کاتی خۆی کە ئەو کاتی ئێمە بە مناڵی لە قەرەنجیر بووین من شوان بووم لە لای مەڕ بووم ئێمە مەڕدار بووین تر بەهۆی دوزە لە لێدان و شمشاڵۆشتانە من با بڵێن اختصاصی من باڵەبان بووە لە پێشا بە باڵ مۆسیقا دەستم پێ کرد لە 2000ەکانە من ئیتر حەزم بە گۆرانی کرد ئەی پێشتر تۆ عازف بووی باڵێ من عاسی باڵەبانم لە زۆر شتەکان شا بەشداریم کرد و لەوانێ زۆربەی گۆرانی بێژەکان و مۆسیقاژانەکان هەمووی دۆست و برادرم بێت بەهۆی مۆسیقا و من یەکەم ئەوانم ناسیوانش منیان ناسی ئێستا باڵەبانەکەت ماوە؟ ناوەڵڵاهی نیمە لەبەرەوەی من لە 2000 وازم لێ هێناوە باڵەبانی شم نییە دوایەوە شتێک ئەگەر مارەسەی نەکەی لەگەڵە ڕۆژانە وڵای بیریت ئەچێتەوە من زۆر شتم با بڵێن هەر بە عارەبەکەلمەوەی بەم زۆر هەبوو هەمووی واز لێ هێنا چەند بەهرەت هەیە بەهرەی چی و چیت هەیە؟ وڵای من ڕەسام بووم باشە خەتاب وازم هێنا ئیتر چیتر وڵای نازانم عازف باڵەبان بووم وازم لێ هێنا ئێستا هەیەی بەس گۆرانێک گۆرانی بێژیش بووی وازت لێ هێنا؟ ماوەیە ینی کارە ساتێک کات بە سەرمایتر وازم لێ هێنا و دوایی لە 2007ەوە یان هەژدە بیان هەفتە بوو ڕاستە وازم هەژدە بوو دەستم کرد بە گۆرانی دەستت پێ کردەوە